بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنامەی ڕاوەی ڕۆژەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنامەی ڕاوەی ڕۆژی ئەمشەو لە ستێرک تیڤیدا باز لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی دەکەین کە ئەمڕۆ لە پەرلەمانی ئەوروپا لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا بەڕێوە چوو ئەلبەتەوە ئەو کۆنفرانسە لە کاتژمێر 9:30 سەرلەبەیانی بە کاتی ناوەندی ئەوروپا دەستی پێکرد هەتاوەکو کاتژمێر 7 واتە کەمێک بەر لە ئێستا درێژەی هەبوو ژمارەیەکی زۆر لە ئەکادیمیسیەن هەروەها پەرلەمانتار هەم لە بیانی و هەم لە کورد تێیدا بەشدار بوون لە 4 پانێلدا کارەکانی بەڕێوە برد بە کۆنفرانسەکەش ئەلبەتەوە بڵێن بە ناوی داگیرکاری تورکیا لە ئەفرین بەڕێوەچوو ئەلبەتە باز لە دیموکراسیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە هەڵبژاردنەکانی تورکیا و ئەو ساختەکاریانە کرا کە ڕژێمی ئەردۆغان تێیدا ئەنجامی داوە باز لە داگیرکاری باشووری کوردستان کرا باز لە ڕامینی حسێن پەناهی کرا باز لە کیمیابارانی سەردەشت کرا کە ئەمڕۆ ساڵیادی بوو بەگشتی ئەنجامنامەشی دەرچوو ئەنجامنامەکەشی ئەگەر من هەندێک ئاماژەی پێ بدەم بەر لەوەی ئەڵبەتە میوانمان دەبێت گفتوگۆی لەسەر بکەین لەو ئەنجامنامەیە داوای چی کرا داوا کرا یەکەم شت کە کۆتایی بە داگیرکاری تورکیا لە ئەفرین بێنرێ هەڵبەتە لە 9 خاڵدا ئەو ئەنجامنامەیە پەسەند کرا یەکەمیان داوا دەکا و کوتم هێزەکانی تورکیا و گروپەکانی سەر بە تورکیا بە تەواوی لە ئەفرین بەبێ هیچ شەرت و مەرجێک بچنە دەرەوە دەربکرێن دووەم هەموو تاوانانەی کە سوپای تورک و تاقمەچەتەکانی سەر بە ئەوان لە ئەفرین ئەنجامیان داون هەم شەرمەزار بکرێن هەموانەی کە تاوانەکانیان ئەنجام داون بدرێنە دادگا سزای خۆیان وەربگرن سێم ژن و پیا و منداڵە ڕفێنراوەکان دەبێت دەست بە جێودەم و دەست ئازاد بکرێن چوارەم دەبێت لێکۆڵینەوە لێپرسینەوە دەست پێ بکرێت لەبارەی ئەو کەسانەی کە شوێن بزر کراون تا ئێستا چارەنووسیان نادیارە پێنجەم دەبێت کۆمیسیۆنێکی یاسایی شەفاف و بێلایەن و سربەخۆ دروست بکرێت لە نوێنەرانی فدراسیۆنی مافەکانی مرۆڤی سووریا ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوە مرۆیەکانی دیکە ئەو کۆمیسیۆنە کاری لێپرسینەوە دەبێت لە پێشەرکاریەکانی مافی مرۆڤ کە لە 20 کانونی دووەم لە ساڵی 2008 تا کاتی دەستپێکردنی هەرشی داگیرکردنی ئەفرین تا ئێستا ئەنجام دراون بەرپرسانی ئەو تاوانانە ژەڵبەتە بدرێنە دادگا هەم لە دادگای هەرێمی لە ڕۆژاوای کوردستان و سووریا هەم لە دادگای نێودەوڵەتیدا شەشەم دەبێت ئەو بەڵگە و تاوانانەی کە هێزەکانی تورکیا و گروپەکانی سەرباوان لە سەرەتای داگیرکاریەکەی ئەفرینەوە تا ئێستا ئەنجامیان داون ڕادستی دادگا نێودەوڵەتیەکان بکرێ لەو چوارچێژدا هەڵبەتە وەکو لە خاڵی پێشووداتوە لێپرسینەوە دەست پێ بکە هەفتەم دەبێت و کەسانێک کە لە ئەفرین کۆچیان کردووە هەلومەرجی گەڕانەوەی دروستیان بەبێت ترس بۆ بڕەخسێنرێ و قەرەبوش بکرێنەوە پێویستە لە هەشتەمیش دەڵێ هەموو دام و دەستگا و ڕێکخراوە نێودەوڵەتە پەیوەندیدارەکان هاوکاری مرۆیی و ئابووری بگەێنن بەگەلی ئەفرین نۆهەمیش کە دوایمین خاڵەکە پەسەندکرا دەبێت لە دژی کارە نەژادپەرستیەکانی هێزەکانی تورکیای داگیرکرد کە بە زۆر کۆچبەرکردنی دانیشتوانەکەی ئەفرین و گۆڕینی دیموگرافیای ئەو شارەی تێدایە شیکاری و ئەکادیمی و یاسایی ئەنجام بدرێ بەڵگەنامەیان لەسەر کۆ بکرێتەوە ئەمە ئەنجامنامەیە و کۆنفرانسە بوو لێرەش ئێستا لە ستۆدیۆ میوانداریمان لە 3 بەڕێز کردووە کە لەوێ بەشدار بوون بە ئەوانیش بەڕێزان شەهلا حەفید ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە هەروەها بەڕێز زانا هەورامی دیبلۆماتکاری کورد بەڕێزیشان ڕوا خات و ڕووناک ئەحمەد ئەندامی کەنەکە بە خێراتنتان دەکەین بە ناوی خۆمان و بە ناوی بینەران سپاستان دەکەین ئەلبەتە لە کۆنفرانسەکە تەواو بوون پاش ماندووبوونی کۆنفرانس زاتوونە تێرە سپاس بۆ ئەرکێشان و ماندووبوونتە خات و شەهلا لە بەڕێستەوە دەست پێ بکەم من ئاماژەم بە خاڵەکانی ئەنجامنامەکەدا بەڵام بەڕێزت وەک یەکێک لە سەرپەرشتیارانی وەکو کەنەکە ئەو کۆنفرانسی ئەمساڵت چۆن بینی بە تایبەتیش نرخاندنی چۆن بۆ تەکێ خوێندنەوەت بۆی چی بوو بە تایبەتی ئەو هەموو ئەکادیمیسیەنە بۆ جاری یەکەم هەم لە کورد و هەم لە بیانی تێدا بەشدار بوو خۆی لە سەرەتا ئەوەیە کە ئەم پەلاماردانەی تورکیا بۆ سەر ئەفرین پێشتر بۆ کۆبانی ئێستش بەزاندنی سنووری باشوور یعنی ئەبووە دەنگدانەوەیکی زۆر زیاتری بە لەوەی کە دای بەڕاستی بێدەنگی جیهان لە سەرەتاوە زۆر یعنی چاوەڕوان نەکراو بوو. ئەو دەستدرێژیانەی کە تورکیا ئەیکات سوپای تورکیا دەستدرێژیە کاتە سەر ئەفرین سەر ئەو ناوچە ڕزگار کراوانە سەر ئەو ناوچە کوردیانە کە لە دەرەوەی سنووری قۆیەتی ئەبووە زۆر زووتر جیهانی بهێنایەتە دەنگ
چونکە بە گوێرەی بەندەکانی نەتەوەیە گرتوەکان هیچ دەوڵەتێ بۆی نییە سنووری وڵاتێکی تر ببەزێنێ. تورکیا تا ئێستا چەند جار سنووری سووریای بەزانوە، ئێستا سنووری باشووری بەزانوە، سنووری عراقی بەزانوە. ئەمانە یعنی بێدەنگی دنیا زۆر چاوەڕوان نەکراو بوو، زۆر یعنی لە تەسەور چووە دەرەوە، لە چاوەڕوان چووە دەرەوە. بەڵام خۆشبەختانە یەکشت چۆتە پێشەوە، ئەویش کە کاری دیبلۆماسی کوردە کە کورد دۆستێکی زۆری هەیە لە ناو پەرلەمانی ئەوروپا، لە ناو پەرلەمانی وڵاتەکانی جیهانە. بە هەموو ئێستا لەو هەوڵەدان کە چارەسەرێکی ئاشتی بدۆزنەوە بۆ ئەم پەلاماردانانەوە، بۆ ئەم دەستدرێژانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر وڵاتەکانی دراوسی. بە تایبەت ئێمە وای ئەبینین کە ئەمە زۆر جار مەسەن لە ئەوروپا کە باسکرا، باسی ئەم مۆزوعە کرا، ئەڵێ تورکیا مافی ئەوەی هەیە کە سنووری خۆی لە تیرۆر بپارێزێ. بەڵام لە هەمان کاتە پێشتر وڵاتەکانی جیهان، وڵاتەکانی دەرەوە یارمەتی بۆ نەهێشتنی داعش یارمەتی زۆر مەسەن ڕێکخراویان داوە، زۆر دەستگا و میلیشیان داوەکو جەبهەی نەسرە و ئەمانە کە ئەمانە سەر بە داعش بوون، کە توندڕەو بوون کە نەبووە ئەو یارمەتیان بدرێتێ. ئەو چەک و توانایی کە کەوتوتە دەستیان زۆر جار تورکیاش ئیسیفادەی لێ کردو، بەکاری هێناون بۆ دژاتی کورد. بەڵام ئێستا زیاتریش ئەوەی کە وای لێکرد کە زۆرتر یعنی ئەو عزرەی کە جیهان هەیەی بۆ تورکیا ئەوەیە کە تورکیا پارەیەکی زۆری دراوە تێکە بەر لە کۆچبەران بگرێ بەرەو ئەوروپا و بەرەو جیهان. بەڵام لە هەمان کاتە ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەبینی کۆچبەر بە سیاسەتی غەڵەتی تورکیا و پەلاماردانی تورکیا بۆ وڵاتەکانی دراوسێ بۆ بەهۆی ئەوەی کە کۆچبەرێکی زۆر لە ناوچەکەیە هاتۆ تەکایەوە. ئەو کۆچبەرانە کە ئەشچنە تورکیا معاملێکی زۆر ناشری نەکرێن، مافی مرۆڤایەتیان پێشێلکاری لە کۆنفرانسەکەشە باسیەوە کرا کە ئەو پارەیە درێ بە تورکیا پێویستە بدرێ بدرابایە پێشتریش بدرابایە بە ئەفرین کە 500,000 کەسی تێدا جێبوو ئارامی دەژیان. بەڵێ ئەو دەوڵەتانە ئەتوانن ئەو پارەی کە ئەیدەن بە تورکیا کە بەکاری دێنێ بۆ شتێکی تر و خۆشی بەم پەلاماردانانە کۆچبەری زیادەکە باشتر وایە بدرێ بە ڕێکخراوەکان، بە ڕێکخراوە مەدەنیەکان بدرێ بە خۆیان، یعنی بە شێوەی خۆیان بە ڕێگەی خۆیان خزمەت بکەن. باش ئەمەی کە بەڕێزت باست کردم ئەم شتانە تا چەندە ڕەنگی دابووە لە وتاری ئەو کەسانی کە لە یۆک و پانێلیست دیە پێشکەشکەری وتار بەڵێ زۆربیان یعنی لەو پەرلەمانتارانی وڵاتانی ئەوروپاهی ئەڵمانیاهی ئینگلتەرا ئەوانی کە بەشدار بوون ئێستا ئەو بڵین ئەو لاوازیە ئەبینن لە سیاسەتەکانە، ئەو هەڵەیە ئەبینن لە سیاسەتەکانە. زۆر جار باسی ئەوەشیان کرد کە مەسەرەن ئەو مەترسی کە تورکیا عزری بۆ ئەهێنێتەوە، هەم بە ناوی ئاینەوە، هەم بە ناوی تورکێتیەوە، هەم بە ناوی ئەوی کە خۆی ئەپارێزە لە تەرۆریست، مەسەر زۆر جار ناوی پەکەکە ئەبا. هەموو لەو بڕوایان کە بەڕاستی وەختی ئەوەش هاتووە کە ناوی تیرۆر لەسەر پەکەکە لا ببرێت، چونکە پەکەکە هەرچەندە مەسەرەن چەکدارە بەڵام ئەو چەکەی بۆ بەرگری لە خاکی خۆی و لە خۆی داناوە، هێشتا ئەوە هجومی نەکردوتە سەر شوێنێکی کە یعنی هیچ هینێکی تیرۆریستی لە ڕێکخراوی پەکەکەیان نییە. بۆیە هەموو گەشتونەتە ئەو قەناعەتەی کە ئیتر وەختی ئەوە هاتووە کە سنوورێ دابندرێ بۆ ئەم توندڕەوی و توندی بەکارهێنان و پەلاماردانی تورکیا. تورکیا زۆر بە ئاشکرا، زۆر بەبێ شەرمانە، زۆر بەبێ ئەوەی سنوورێ بۆ خۆی دانێ، یعنی لە عورف و عادەتی کاری دیبلۆماسی چۆتە دەرەوە. بەڕاستی ئەو تا ئەم بەیانیە لەگەڵ سەرۆکی پەرلەمان قسەی کردووە کە ئێوە چۆن کۆنفرانسێ ئەەکەن لەگەڵ ڕێکخراوێکی تێروریستی، یعنی ئەمەی ئەمڕۆ لە سەرۆکی پەرلەمانی ئەوروپا بەڵێ پێیان باش نەبوو کۆنفرانسە بکرێت، نەخێر پێیان باش نەبوو. ئەوش زۆر جوان جوابیاوەتەوە کە ئەمە هینی میلەتی کووردە و هەروەها ئەو شتانەی کە ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین ڕۆژانە کە میدیا ئەینووسێت، ئەو کارەساتانەی کە ڕوئەدا، ئەو پێشێلکاریانە، ئەو کوشتارانە ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین ڕۆژانە چی ڕوئەدا لەو ناوچانە. سوپای تورکی و حکوومەتی تورکی یعنی چۆن پێشێلکاری مافی مرۆڤەکە، لەبەر ئەوە یعنی پێویست ناکات کە ئەو ئاگاداریەمان بدرێت، وەکو بڵێ ینی ئاگاداریەکان قبول نەکردو لیان. باشە ئەمە قبولیان نەکردەوە، بەڵام لەگەڵەوەشە
هەر نەرمی دەنوێنن لەگەڵ تورکیاوانە هەر نەرمی دەنوێنن بەداخەوە چونکە جێگەی تورکیا بڵێن ناهێنی جێغرافی گرنگە بەرژەوەندیان هەیە تورکیا هەوڵایە بێتە یەکێتی ئەوروپاوە بەڵام ئەمانش گەر ئێمە ینی ئەوەی کە چارەسەری کێشەی کورد دەکا بە دەرەجەی یەکەم بەڕای هەمومان بەڕای هەموو دۆستانێکی کوردیش پێش هەموو شتێک گرنگترین شت ئەوەیە کە یەکێتی نەتەوەیی هەبێ لە بینی پارتە سیاسیەکان و میلەتی کووردە ئەوە یەکەم سەرکەوتنە بۆ میلەتی کورد بۆ پرسی کورد یەکێتی نەتەوەییە بەڵێ فەرمو یەکێتی نەتەوەییە کە ئەوە یعنی هەم خۆشمان ئەیبینین هەم دۆستەکانیشمان ئەیبینن ئێمە یەکش دەبێت لەسەری بڕۆین ینی سوور بین لەسەر مافەکانمان کۆڵ نەدەین هەوڵی یەک ڕێزی بدەین و ئیدانەی ئەو پەلاماردانانەش بکەین چونکە بە هیچ شێوەیەک ینی لە هەر نە بە شێوەی سیاسی نە بە شێوەی ئینسانی بە هیچ ینی هینێ قبول نیە قابلی قبول نییە و داواش لە هەموو ڕێکخرا و دەستگانی و دەوڵەتیەکان یەکێتی ئەوروپا وڵاتی زلهێزەکانەکەین کە ئیتر کاتی ئەوە هاتۆ بەڕاستی سنوورێ دابنرێ بۆ ئەو پەلاماردانانە و پرسی کورد بێتە هەر ئەوە نەبێ کورد بەرگری بکات لە داعش یاخود بەرگری بکە لەو شەڕا بەشدار بێ لە شەڕی ناوچەکەیە کە ڕوئەدا بەڵکو لە پرسی سیاسیە کوردیش ئەکتۆرێکی گرنگ بێ بە گوێرەی ئەو ڕۆڵی کە ئەیبینە لە ناوچەکەدا زۆر باش باشە کاکزانە دێمە لای بەڕێزت سەرەتا ئەڵبەتە من پرسیاری کۆنکرێتیم لەسەر بارودۆخەکەیە لە بەڕێزت بەڵام ئەم کۆنفرانسە چۆن هەڵدەسەنگێنی وەک دیبلۆماتکارێک کە پێشتر لە زۆر کۆڕ و کۆبوونەوەی پەرلەمانی ئەوروپا بەڕێزت بەشدار بوو سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بەرنمەیە هەرچەنە بە پەلەقاژە توانیمان بگەینە ئێرە بەهۆی قەرەباڵخی ڕێگەوبانەوە ئەم کۆنفرانسانە پێویستە بەردەوام بێت پێویستە کاری باشتری بۆ بکرێت پێویستە کورد هەوڵ بات چیدی لە قۆناغێکە لە قاوەقێکان نەمێنێتەوە بە دڵنیاییەوە ئەوەی شەلاخان باسی کرد مەسەلەی یەکگرتووی میلەتی کورد ئێمە نەمانتوانیوە هەتاوەکو ئەمڕۆ لۆبیەکی کوردی دروست بکەین لەسەر ئاستی دیپلۆماسی کە بتوانین بە یەک دەنگ ڕوو بکەینە دنیا و ئەوەی کە ئەمانەوێت ئاگاداریان بکەینەوە نەک داوایان لێ بکەین چونکە داواکردنە چێتە قەڵبی سۆزەوە تۆ ئەم وڵاتانە خۆیان گەیانوەتە ئەو ئاستەی کە پێویستیان بە یەکتریە بەڵام پێویستیان بە ئێمە نییە ئەمریکا ئەڵێ پێویست ناکات ئەمریکا ئەڵێ ئێمە دۆستمان نییە ئێمە بەرژەوەندیمان هەیە ینی ئەمە قسەی هەموو ئەم وڵاتانەیە کە لەسەر زانست چونکە بەڕاستی مافی مرۆڤ و کۆمەڵێک شتی تر هەیە ئەمانە ڕێکخراوی مەدەنی ئەیکەن دەوڵەتەکان نایکەن بڕیاردەر کەسی بڕیاردەر ئەمە ناکات ڕاستە هاوکاری بۆ نمونە ئەنێرن بۆ ئاوارەکان بەڵام بەو شێوەیە ئەینێرن کە بڕیاری ڕۆژاوا ئەوەیە کە بڵێن ئەوروپا ئەوەیە کە 6 ملیار بە چەند جارێک 6 ملیار دلار بنە تورکیا یان 6 ملیار ئێرۆ بۆ ئەوەی کە کێشەی پەنابەران نەهێڵێت بگاتە ئەوروپا ئەمە لە ڕووی مرۆڤایەتیەوە هیچ یارمەتیەک نییە وەکو شالاخان و لە کۆنفرانسەکەیە باس کرا بەڵێ ئێوە خۆتان نەتوانن سەرپەرشتی نەهێڵانی ئەو ئاوارانە بکەن نێڵن ئاوارە ببن ئەمەش بەچی بۆیە دوو ڕووی یەک لە سیاسەتا هەیە سیاست ڕووە ڕاستەقینەکەی ئەوەیە بەرژەوەندیە تورکیا ئەفرینەگرێت لەبەرەوەی کە لەگەڵ تورکیا بەرژەوەندیان زیاترە ئەوەندەی کە لەگەڵ میلەتی کووردا هەیەیان بێت ئەمە تەوەری بڵێن سەرەکی ئەو باسانە بوو کە ئەمڕۆ کرا بەڵام لە لایەکی ترەوە کۆمەڵێک ئەکادیمیستی ئەوروپی و کورد کۆبوو بوونەوە لەو کۆنفرانسەی ئەمڕۆیە کە بەڕاستی بابینە سەر ئێمە کێشەی دەسەڵاتی کوردیمان هەیە لەبەرەوەی دەسەڵاتی کوردی تا ئێستا نەیتوانیوە یەکگرتوو بێت هەر ئەوش بۆتە هۆکاری لە مێژووەوە کە کورد نەتوانێت خاوەنی خۆی بێت خاوەنی سیادەی خۆی بێت لەبەرەوە کە تۆ خاوەنی سیادەی خۆت نیت بەڵێ تورکیا بۆی هەیە بچێتە ئەفرینەوە ئەڵێ ئەمریکای بۆ لێە ڕوسیای بۆ لێە منی ژیەم وانە کە تۆ سیادت نەما ئێستا حکوومەتەکەی بە شارەسەت سیادەی نەماوە لەبەرەوە تورکیاڵێ منیش ژیەمە ناوە هەر وڵاتیشتی ئێران خۆی لە ناوەیە لەگەڵ بە شارایە یعنی ئەمانە کە تۆ سیادت نەما
ئیتر لە هەر شوێنێکەوەش کەسێک توانای هەبێت یەتە ناوە ئەوانەی کە بەهێزن هێز بەکارێن بەڵێ هێز بەکارێنن میلەتی کورد هەرگیز بەداخەوە نەیتوانیەوە بێتە خاوەنی سیادەی خۆی خاوەنی سیادە لە چیەوە پێیابێ شەر نییە تۆ دەوڵەت بیت ئەنج خاوەنی سیادە بیت ئەتوانیت نەتەوەیەک بیت خاوەنی سیادە بیت ئەویش بەچی بە یەکگرتووی ئێمە بەداخەوە نەگەشتوینەتەوە ئاستا ئەنجا لە ڕووی ئەکادیمیستیشەوە بۆیە کورد نەیتوانیوە دەسەڵاتەکەی ئەوە خۆمان نەزانین کە هەر لە مێژەوە دەسەڵاتی کوردی نەیتوانیوە دەسەڵاتێک بێت کە جڵەوی میلەتی کورد بگرێت ئەویش بەهۆی پەرتەوازەی خۆمانەوە ناوماڵی خۆمان بووە ئەنجا لە ڕووی لە چین و توێژی ڕۆشنبیر و ئەکادیمیستی میلەتە کەشمان ئەوانیش جێگەی ڕەخنن بۆچی لەبەرەوەی کە ئەو چین و توێژە دەبێت ئەگەر دەسەڵات نەتوانێت جڵەوی میلەتێک بگرێت ئەبێ چینی ڕۆشنبیر ئەکادیمیست ئەبێ بێنە پێشەوە ئەبێ ئەوان دەسەڵات ڕاوەشێنن پێ دوای ئەوان نیان کردو نەخێر نیان کردو لەبەرەوەی کە تۆ سیر کە بزانە چۆن دەسەڵاتی کوردی یەکگرتو نیە ڕۆشنبیری کوردیش یەکگرتو نیە دابەش بوونەوە ئەوانیش دابەش بوون بەسەر نەک پارتەکانە بەسەر پارچەکانە هەر چوار پارچەی کوردستانە ئەنجا لەناو خۆی هەر پارچەیەکیشە هیچ یەکگرتنیشی نیشان نیە هیچ بۆ نمونە ڕێکخراویشیان نییە کە پەیوەندی بەس بە ڕۆشنبیران یان بە ئەکادیمیست چونکە کە باسی ڕۆشنبیرەکەین شەر نییە ڕۆشنبیر ئەکادیمیست بێت بەڵام ئەکادیمیست عادەتەن ئەتوانێت ڕۆشنبیر بێت دووشتی جیاوازن بۆیە ئێمە هیچ سنتەرێکمان نییە سیرەکەیت سێ چوار کەس هەڵەسێت سنتەرێکە کاتەوە لەو لاوە سنتەرێکی ترەکرێتەوە ئەم سنتەرانش بەڕاستی ئیتر ئایا نخبەی ڕۆشنبیر بێ بیکەنەوە ئایا خەڵکانێکی تر بێت سەر بە دەسەڵات بن هەمووی لە پێناوی بەرژەوەندی تاکە کەسیایە بەداخەوە میلەتی کورد هەتاوەکو ئێستا هەستێکی نەتەوایەتی وای بۆ دروست نەبووە کە بتوانێت کۆمەڵگە جڵەوی تاک بگرێت یعنی بڕیارە لای کۆمەڵگە بێت نەک بڕیار لای تاک بێت تاک کۆمەڵگە بە ئاراستەیەکی ئەو ئاراستی ئێوەبی بات کێشەی ئێمە ئەوەیە بۆیە کێشەکە ئەوەی ئەمڕۆ باس کرا تەنها لە مەسلەی دەسەڵاتی کوردیانە کە یەکگرتو نیە لە ناو نخبەی ڕۆشنبیریشە کە من ئەتوانم لێرەوە داوا لە ڕۆشنبیرانی کورد بکەم لە ئەکادیمیستیانی کورد بکەم کە چیدی با بە کردار بێنە پێشەوە هەر مەرەکەبی سەر کاغەز نەبێت و هەر قسەی ناو تەلەڤیزۆنەکان و ڕادیۆکانیان میدیا نەبێت با بێنە پێشەوە ڕێکخراوێکی ئەگەر بتوانن من ئەڵێم ئەکادیمیستیانی ڕۆژهەڵاتی ناوین یان ڕۆشنبیرانی ڕۆژهەڵاتی ناوین ئەویش تەبعاً مەرجی خۆی هەیە کێتوانێ ئەندام بێت کێتوانێ کارا بێت وەنیە ئەمە بەڵام ئەکری ئیشی بۆ بکرێت یان ئەگەر هەر پێشیان ناکرێت با لەسەر ئاسینەتەوەی کورد ڕێکخراوێکی بەڵام ئیتر قسەیان هەبێت بتوانن بجوڵن بتوانن لە هەموو ئەو کێشانی بەڵێک شەقاما ڕاستە بکەن میلەتەکە و شیارکەنەوە ئەجینا من ڕۆشنبیرێک بم ئەکادیمیستێک بم لە ماڵی خۆمەوە دانیشم و سبێنێ بچمە سەر کارەکەم و دوایی بێمەوە وتارێک بنووسم و بینێرم بۆ شوێنێک و $100 بنێ و ئەمە چارەسەری کێشەکان هەڵبەتە من پاشان لێت دەپرسم بۆچی داوات کرد کە ئەو ڕێکخراوێکی ئەکادیمیسیێنانی ڕۆژهڵاتی ناوەڕاست گرنگی ئەوە چیە بەڵام بە دێمە لای خاتوڕووناک ئەحمەد خاتوڕووناک بەڕێزی شت لەوێ بووی گفتوگۆکانت بیست ئەوەی کە لە پێشکەوتن بێت لە دۆزی کووردا لە کۆنفرانسێکی وادا چی دبینیت ینی چیت لێ وەرگرتەوە خۆی لە ڕاستیە ئەو کۆنفرانسێکی زۆر باش بوو و ئەمە نابێ کۆتایی بێت یا نابێت سەرەتا بێت ئەبێ بەردەوام بێم کۆنفرانسانە لێرە خەڵکی ئەوروپا کوردی ئەوروپا بەو ئەرکە هەستێت و هەموو ئەو دۆستانی کورد بگرێتە ئەستۆی خۆی بۆی کار بکە بۆی کە کورد لەم دۆزەناڕەوە دەرباسکە بەڕاستی چونکە لەبەر ئەوەی ئێستا ئێمە نابێ ئەم هاتنی سوپای تورکیا بۆ ناو ئێرا بۆ ناو باشووری کوردستان و بۆ ناو ڕۆژئاوا نابێ بەگاڵتە ببینین بەڕاستی ئەوە شتێکی هەروە کەم و ئاسان یعنی ئەوە شتێکە کە کارەساتێکی زۆر گەورەیە بۆ گول لەبەر ئەوەی کە ئەردۆغان کێشەی
ئەردۆغان نەکێشەی شیعەیە، نەکێشەی سونەیە، نەکێشەی هیچ شتێکی کەیە، تەنها کێشەی کوردە، تەنها کێشەی و کوردانشە کە بڕوان بە کوردبوونی خۆیانێ و بەرگری لە کوردبوونی خۆیانەکەن، نەک ئەو کوردانی کە بەدڵی خۆیانە. لەبەر ئەوە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە ئێمە ئەتوانین بڵێن تورکیاوە ماوەیەکی زۆرە بە سیستەماتیک دەستی پێ کردووە، ئەوێت جینۆسایدی گەلی کورد بکات و هاتۆتە ئەو ناوچانە و عەفرینی گرت لەسەر ئاستی دنیا، هەم ئەوروپاش و هەم تورکیاش هیچ هەڵوێستێکی وا جدیان لەسەر نەبوو و ئەوانیش زیاتر چاوێن لە کۆمەلگای کوردی خۆی کردوەکە و عەزیزانش ئاماژەیان پێکرد. لەبەر ئەوە ئێمە کۆمەلگایەکمان نییە کە ئەوەشی کە لەگەڵ خەتی خیانەتان نییە کە کۆمەلگایەک بێ کە ڕێک بێ لەگەڵێکە بتوانێت بەرەنگاری ئەم کارەساتە بێتەوە کە ئێستا ئەردۆغانێکە لە ڕاستیە. لەبەر ئەوەی ئێستا بڵێن مەسە لە ئەردۆغان کەیەتە منتیقەیەکی وەکو سۆران بەخۆی سوپاکەیەوە، ئەمە ڕواکارێکی ئاسان نیە لە ڕاستیە تۆ بێنی تێڕوا بە چاوێکی ئاسان سەیریکەی. تۆ بڵێن مەسە لەو شارولادیانە کۆمەڵی عەشیرەت و کۆمەڵی خەڵکی فەقیرن، خزمەتی خەڵکەکەن، ئەوان نازان سوپای تورکیا چییە، نازانەوە داگیرکەریا داگیرکردنەوەیان بە عەقڵێتی عەشایری خۆیان تەماشای ئەو وەزعاکەن. بەڵام ئەمە لە لایەکی تریشەوە بڵێن مەسە لە ڕاستیە بمانەوێت و نەمانەوێت پارتی دیموکراتی کوردستان چۆن بە ئاسانی ڕێگەی خۆش کردو بۆ سوپای تورکیا بێتە ناو هەرێمی کوردستانەوێ بەشێ لە کوردیش تێوەگلێنێ لەو مەوزوعە کەویژە و عەشیرەتانەیە، ئەوانش بە چاوێکی ترە سەیری وەزعاکەن. ئەمە لە لایەکی تریشەوە لە ڕاستیە وەکو هاوڕێیانە باسییان کرد، ئێمە زۆر جار باسیە گرتووی گەلی کوردەکەین. ئێستا بڵێ مەسە لە بۆ نمونە ئێمە کۆمەڵە حیزبی ترمانەیە لە باشووری کوردستانە، ئەبێ ئەم حیزبانە هەمویان یەکگرتوو بن، هەڵوێستێکی جدیانە بێ لە ئاستی ئەم هاتنی سوپای تورکیا، چونکە ئەوانیش ئەگەر بێدەنگی هەڵبژێرن بەشێکن لە پێ دوایە بێدەنگون من ناڵم بێدەنگن، بەڵام بەپی پێویستیش نەیانتوانی و بەرەنگار بنەوە، چونکە لە ڕاستیە ئەبێ ئێمە هەمومان بەرەنگاری ئەو لایەنە بینەوە کە بە ئاسانی سوپای تورکیا ناوەتە ناو هەرێمی کوردستان، چونکە هەرێمی کوردستان دەستکەوتی خوێنی چەندینە هەزارها خوێنی شەهیدە لە ڕاستی وەنیە، ئەمە بەگاڵتە بەدەست ناتۆ لە ڕاستیانی تۆ بینی تێڕوا بە ئاسانی لە دەستی بیت. وەزائیدەن ئێمەی سەبڵی مەسە لە کوردان لە ئەوروپاوانەیە کە زیاتر ئەستی ناسیۆنالیستیانەیە و زۆر بەمان 20 ساڵ و 25 ساڵۆمانەوە تاین لە ئەوروپا خەڵکی بیانیە ناسین لەگەڵندان پەرلەمانە بیانیەکانە تێکەڵیمانەیە، یعنی ئەبێ ئێمە بە بەردەوامی بەشداری یەوە فشارێکی گەورە بخێنە سەر ئەو ئەندامانە ئەوە کاتیبیستانە بۆی ئەوانیش فشار بخەنە سەر لایەنەکانی خۆیان بۆ ئەوەی بێدەنگیان نەبژێن لە ئاستی تورکیا، چونکە لە ڕاستیە من پێم وایە ئێستا چەنە تورکیا بازاری ئەوروپا و ئەمریکایە، چەندێ بازاری تورکیا بازاری ئەمریکا و ئەوروپای ئەوەنەش ئەوروپا و ئەمریکا سەیری کۆمەلگای کوردی ئەکە، ینی مەزانەی ئەو کۆمەلگای تاقیە کاتۆ بۆ خۆی بزانە هەتا چەند لەگەڵ ئەم وەزعەیە ڕاهاتون، چونکە لە ڕاستیان بە بمانەوێت و نەمانەوە وەکو پێم وتی کێشەی تورکیا تەنها کێشەی کوردی ئەوانەیە کە بڕوایان بە کوردبوونی خۆیانەیە و بە تایبەتیش کێشەی پەکەکەیانەیە. لە ڕاستیە تورکیاش، ئێرانیش، سووریایش تا حەدێکیش عێراق لە ڕاستیە ئەوان کێشەی نەمانی کوردیانەیە، ئەوە کێشەکەی لەوە. لەبەر ئەوە ئەمە نابێ ئێمە بە ئاسانی وەریگرین، ئەبێ ئێمە بە هەر جۆرێ بێت بە هەر جۆرێ بێ ئیشێکی جدی لەسەر نەهێشتنی سوپای تورکیا. ئێستا من باسی ئەوە شەکەم نەهێشتنی سوپای تورکیا لە ناو هەرێمی کوردستانە بکرێتەوە، ئەو سوپا کۆنانەشی کە وەختی خۆی هاتوونەتە ناو هەرێمی کوردستانە بێ بگەڕێنەوە بۆ تورکیا. لەبەر ئەوەی ئەوە ماوەی 27 ساڵە باشووری کوردستان بە عەمەلی بۆ بە بەشێک لە تورکیا، یعنی ئێمە ئێستا تەنها سوپاکە بینی، بەڵام ماوەی 27 ساڵە لە ڕووی ئابووری و کولتوری و فەرهەنگی و هەموو شتێک و تورکیا باشووری کوردستانی داگیر کردو، ئێمە هەستی پێ ناکەین. ئەو داگیرکاریە ئێستا باسیەکرێ نوێ نییە، ئەو داگیرکاری ئێستا باسیەکە نوێ نیە، بەڵام ئێستا سوپاکەش هاتووە بە تەواوەتی جینۆسایدی گەلی کوردکە. ئەمەی کە ئێستا ئەم کۆنفرانسەکە کە ئەمڕۆ کرایە عین لە ڕاستیە من تا حەدێکی زۆر گەشببینم بەوەی، بەڵام ئەبێ ئێمە هەمومان پەرلەمانتار و سیاسەتمەدارەکانی ئەو لایەنانە فشار بخێنە سەریان، ئاگاداریان بکەین و بۆی فشار بخەنە سەر لایەنەکانی خۆیان، بۆی ئەوە تەنها شتێکی ئیعلامی نەبێت. لەبەر ئەوە ئیش ئێمە تەنها بە ئیش شتێکی ئیعلامی دەرناچێت،
ئەبێ ئەمە کارێکی بەکردەیی کارێکی پراکتیشی زۆر جدی بۆ بکرێ لەبەرەوە تورکیا بێتەوە سنوور خۆی بزانێ لەبەرەوە زۆر جار هەنێکە ساڵی ئەمریکا ئێستا تورکیا کردوێتی بۆ مەسەری هەڵبژاردنەکان بۆ من قەت قەنەعەتم بەوە نییە لەوانەیە بەشێکی بچووکی بەوە بوو بێ شوژی و گەورەکردنیە ئەوە بەشێکی بچووکی ئەوەیە بەڵام بەشێکی هەر سیستەماتیک و استراتیژی پەیوەندی بەوەیە کە دەوێت لە 100% ئەوێ کوردستان تاگیر بکات کێشەی ئەو کێشەی پەکەکەی ئەوێ بە هەموو شێوەیەک ئەو ئایدۆلۆژیا لەسەر عەرزی واقع نەیەڵێت لەبەر ئەوە نەمانی ئەو ئایدۆلۆژیاشی وە نەمانی کوردبوونی ڕەسەنە لە ڕاستیە لە هەموو لە چوار پارچە کوردستان و لە تەنانەت لە ئەوروپایشە. باش خات و شەهلا حەفید کۆنفرانسەکە تەواو بوو دەوترێ کار و چالاکی دیکەش دەبێ بە شوێنیان بێن بەڕێز ڕووناکی ژاماژەی پێدا پێ دوایە لە ئەولەویەتی ئێمە ئێستا بە تایبەتی لە دەرەوەی وڵات وەکو کەنەکە دەبێت چی بکرێ ئەڵبەتە دەڵێم وەکو کەنەکە ئێوە وەکو ڕووگە نیشان دەدەمەگینا ئەرکی هەموو کەسێکە هەم لە تاک و هەم لە لایەن و هەم لە ڕێکخرا و ئەکادیمیسیەنەکان چی ئەولەویەتە بۆ ئێمە لەم دۆخەی کە هەم ئەفرین داگیر کراوە بەشێک لە باشوور داگیر کراوە ڕۆژ بە ڕۆژیش هەژەبوونی داگیرکەران بەسەر کووردا دەیانەوێت زیاتری بکەن. بە دەرەجە یەکەم و کوڕناخان و کاکزاناش ئاماژیان پێکرد و لە کۆفرانسەکەشا چەند جار باسکرا ئەوەیە کە لە ناو کوردستانە هەوڵی ئەوە بین کە پارتە سیاسەکان لە یەک نزیک بنەوە هەرگیز نەگاتە ئەوەی کە ئاژاوە بکەوێتە بینی ڕێزەکانی کوردەوە سوپایەکی بەشدار دروست بکرێ ئێمەش بە نسبەت ئێمەوە کە کەنەکەەوە واجببانە کە ئەرکی سەرشانمانەوەکو جەنابیشت فەرمووت ئەرکی سەرشانی هەموو کوردێکە کە هەوڵی یەکڕیزی بین هەوڵی سوپایەکی بەرگری یەکگرتوو بین جگە لەوەش لە دەرەوەی وڵات زۆر زۆر گرنگە کە ئێمە ئەو هەوڵە بین کە کورد ببێ بە ئەکتۆرێک لە چارەی سیاسی لە ناوچەکەدا چونکە بەبێ کورد ئارامی و سەرکەوتن و هیچ چارەسەرێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێ یەکشتیکەش زۆر گرنگە ئەگەر قسەکەی خۆتت لەبیر نەچێتەوە ئێمە خۆمان ئەمە دەزانین وڵاتانی زلهێزیش لە ناوچەکە ئەوە دەزانن بەڵام کە دێتە سەر بەرژەوەندی کورد دەکەنە قوربانی بەڵێ بۆی نەبینە قوربانی بۆی نەبینە قوربانی هەر ئەبێ سووربین لەسەر داوای خۆمان سووربین لەسەر بەرگری خۆمان و یەکێتی نەتەوەی بپارێزین بەبێ یەکێتی نەتەوەی بەبێ یەکگرتنی خۆمان کارەکەمان زۆر زۆر سەختە بێ جگە لەوەش بەهێزکردنی وەکو کاکزانا فەرمووی تۆڕی دیبلۆماسی خوێندکارانمان ئەکادیمیستەکانمان ڕۆشنبیرەکانمان پێویستەکە خۆیان ڕێخن هەروە کاریگەرمان هەبێ لەسەر ڕۆشنبیری ناوچەکە نەکرد ڕۆشنبیرانی کورد کار بکەین لەسەر ئەوەی کە دۆست پیاکەین ئەبینی ئێستا کە هەدەپە زۆرترین دەنگی هێناوەکو هەمووی کورددەنگی بۆ ناوە زۆربەی خەڵکەکانی کەش کە تا ئێستا دەنگیان داوە بە ئەکەپە دەنگیان ناوە بە تورکیەکان دەنگی بەڵێ لەبەرچی لەبەر ئەوەی کە خۆی سیستێمی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە سیستێمێکی ئەوەیە کە پیا و دەسەڵاتی هەبووە لە هەموو جیهاناوایە هەم ئەو وڵاتانەی کە مەسلحەتیان هەیە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو لە کۆنفرانسەکەشا باسکرا هەم ئەو دەسەڵاتانەی ناوچەکەش کە کورد ینی کورد بەشکراوە بەسەریانە دەسەڵاتی تری دراوسێ و دەوروبەریش هەمووی دەسەڵاتێکی زیاتر پیا و سالاریە ئەم گۆڕانکاریە ئەم شۆڕشی کە لە ڕۆژئاوا دروست بوو هەر ئەوە نەبوو کە دژی داعش بوو ئەوە بوو سیستێمێکی فێمینیسم سیستێمێکی دەسەڵاتی ژنیشی هێنایەوە لە ناوچەکەیە ئەوەش ئەو وڵاتانە ئەمەیان پێخۆش نییە دەمان ئەو گۆڕانکاریان پێخۆش نییە کە دەسەڵاتی خۆیان کەم کاتەوە ئەبینی مەسەنەن لە ئەفرین و لە کۆبانی ئەوەی کە بێجگەلە و هەموو وێرانکاریە ئەوەی کە دوژمن کردی ژێرخانی ئابووری ڕوخان کۆمەلگاکەی زۆر دواخست بەڵام دوای ئەوەی کە بەتایبەت ژنانی کورد زۆر ڕۆڵێکی گەوریان هەبوو کە ناوچەکان ئازاد کرد ناوچەکە بوژایەوە لە هەموو ڕوویەکەەوە مۆدێلێکی سەردەمی مۆدێلێکی یەکسانی بینی ژن و پیا و یەکسانی چینایەتی بوژانەوەی ئابووریان هێنا ناو ناوچەکە بۆیە وڵاتەکانی بڵێ ناو ناوچەکە دەسەڵاتەکان ئەمان پێخۆش نییە چونکە ئەمە ئەڵتەرناتیڤێکە بۆ ئەوان لەبەر ئەوە هەموو هەوڵەگەدەن کە ئەو سیستێمە کە ئەو مۆدێلە لە ناو برن بۆیە بێ ئێمە سووربین لەسەر ئەوە و سووربین لەسەر یەکڕیزی
و هەوڵ بدەین ئەوانەی کە ڕۆشنبیرەکانمان کوردانی تاراوگا یەکگرتوو بین و هەروەها دەورێکی یعنی زۆر ئەکتیڤ ببینین کاریگەرمان هەبێت لەسەر ئەم دەوڵەتانەی دەرەوە جگەلەوە مەسەن هەر لە ناو چەکە ئەمڕۆکە بە سکایپ لەگەڵ ئەفرین هەواڵێن کە قسەیان کرد داوای یارمەتیان کرد ئەو یارمەتی ئینسانی کە ینی کاریسەیەک ڕوو ئەدا هەموو جیهان هەڵەسێتە سەر پێ و یارمەتی ئەدا بەڵام بەنسبەت ئەفرینەوە نەکرد یارمەتی سیاسی یارمەتی کۆمەڵایەتیش ئەوە نەگەشتووە زاوارە و کۆچبەر بوو کەسێک هاوکاریەکی کەسێک هاوکاری نەکرد و ئەبینی کە نەخۆش 5 ملیار و 6 ملیار و 3 ئەدرێ بە تورکیا بەڵێ بەداخەوە کە دەرمان نییە کە مناڵان ناتوانن بچنە مەکتەب ژنان ئەفڕێنرێن و دەست درێژیان نەخرێتە سەر ئەرکیەمە هەمومان لێرە لە دەرەوە بەپێی توانە پێمان بکرێ هاوکاری کۆبکەینەوە هاوکاریان کەین لە ڕاستی داوە ئەرکێکی ئەخلاقی کۆمەڵگەی نێودەوڵەتیشە بەڵێ جگە لەوەش بینی لە دەرەوەی وڵات و لە ناو وڵاتیشە کوردی زۆر هەیە کە زۆر دەوڵەمەنە مەسەرەن چۆن نمونەی جوولەکەکان کە چۆن توانیان ڕزگار بن چۆن توانیان خۆیان بخێوکەن زۆر پێویستە کە ئەو خێزانە کوردانی کە مەسەرەن ئیمکانەتی مادیان هەیە ئەرکێ بگرنە سەر شانی خۆیان هەر هیچ نەبێ مەسەن کۆمەکی مادی دروستکەن هەر بە دوو ماڵێ بەخێوکە زۆر شتەیە کە ئینسانە توانی بیکات یعنی میلەتێک گەگەر خۆی وشیار بێ خۆی ڕێقا ئەتوانێت خۆی بەرێتە پێشەوە ئەتوانێت کاری خۆی چارەسەریکە و ینی زیاتریش هەوادار بە تایبەتی زۆری گرنگە لەو دەوڵەتانی ناوچەکانیش دۆست بەیاکەین زۆر باشگزانە ماژەی بۆ داوتی پێویستە ڕێکخراوێک لە ئەکادیمیسیەنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بێ بەڕێزیش دەڵێ دەبێت دۆستمانە بێت لە ناوچەکە کاکزانە بۆچی ینی لە ئەکادیمیسیەنان لە ڕۆژهەڵاتی ناوی ئەگەر بکرێت ئەگەر کوردە دەست پێشخەریە بکات بتوانێت سنتەرێکی وە لە وڵاتێکە دا بمەزرێنێت بە تایبەتی لە وڵاتانی بوونمونە لە بەلجیکا لە برۆکس لە بەروی نزیکە لە زۆر شوێنی بڕیاردەر و یەکێتی ئەوروپا کە لە برۆکس لە شوێنێکی زۆر باشە بۆ ئەو کارانە بۆ کارێکی ڕێکخراوی لە هەموو جیهان ئاگەر بکرێت بۆیە وتم ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بەڕاستی ئێمە بۆ ئەوەی کە لە مەسلەی ناسیۆنالیزم دوور بکەوینەوە کە هیچ شوێنێک بە ناسیۆنالیزم نەما ناتەقەڵم چونکە بەڕاستی ئەو چەمکانە وردە خەریکە بەسەرەچن بۆ ئەوەی کە ئێمە ئیشی کورد تەنها بەوە کۆتایی پێنایەت ناو ماڵی خۆی ڕێکخات هەبێ هەوڵ بات لەگەڵ ئەو میلەتانی کە بەسەریا دابەش کراوە خۆی بگونجێنێت لی تێبگەن من چەند جارێکی تروتومەتەوە و لە زۆر شوێنە کێشەی ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسەیە لەگەڵ میلەتانی دراوسەیە تورک فارس عەرەب کێشە هیچ کێشەیەکمان نییە ئەو کێشانی کە هەیە دروستکراون بەس بنچینەی کێشەکە ئەوەیە کە زەهنیەتەکان جیاوازن ئەقلیەت لێک تێنەگەیشتن بۆیە واجبی سەرشانی ئێمە بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین بە ئارامی بژین بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین دەست درێژیمان نەکرێتە سەر ئەبێت ئێمە لەگەڵ ئەو میلەتانەیان ڕێک بکەین ئەبێ پێیان بڵێن باسی تورکیاکەن باسی عێراقەکەن باسی ئێرانەکەن چەند 100 ساڵەیەوەتانێت ئەم نەتەوەیە لە ناو بەرن هەر پێشتان لە ناو نابرێت بۆیە ئەگەر سنتەرێکی ئەکادیمی ڕۆژهەڵاتی کە عەرەب و تورک و فارس واتە دراوسەکانمان ئەوانە لە خۆ بگرێت چونکە لەو ڕێگەیەوە لە ڕێی ڕۆشنبیریەوە تو ئەتوانیت مەسجەکەت باشتر بگەێنیت ئەوەی کە بڵێن مافی خۆتە بەدەستی بێنیتەوە کەواتە لەوێەوە بێدەست پێ بکرێت چونکە دەسەڵات وەکو وتمان لە پێناوی بەرژەوەندی لە پێناوی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی خاک نایوێ واز لەو پارچەی خۆی بێنێت بەخۆشی نایەوێت بە چەکیشە تۆ بە چەک دەرەقەتی نایت ئەو چەکەی کە تۆ ئەتوانی بەدەستی بێنیت ئەو دەبەرامبەر و سەد بەرامبەری ئەو چەکی بەیەستری دەسەکەوێت کەواتەیە مابێ لە ڕێی ڕۆشنبیرانەوە ئەو دەرگایە بکەینەوە وە لەوێشەوە
ڕۆشنبیران هان بین کە نەتەوەکان میلەتەکانی خۆیان کۆمەڵگەکانی خۆیان ئاڕاستە بکەن ئەنجا دەسەڵاتیش لە ڕێی ڕۆشنبیران و کۆمەڵگەوە بتوانێت دان بەوەیە بنێت کە کورد و تورک و عەرەب و فارس هەر چواریان مرۆڤن کەسیان لە کەسیان کەمتر نییە کەسیشان لە کەسیان زیاتر نییە و پێویستە هەمویان بەیەکەوە بە ئارامی و بەخۆشی بژین سێری وڵات سێری ئەم یەکێتی ئەوروپایەکە کە تاان لە 60ەکانەوە لە 50-60ەکانەوە ئیشیان بۆ کرد لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئیشیان بۆ کردووە و تا گەورەیان کردووە خۆی لە 27 وڵاتە دۆزیوەتەوە کە ئەتوانین بڵێن لەو 27 وڵاتە 15 نەتەوەی جیاوازی تایە 15 نەتەوەی جیاواز یەکێتیان دروست کردووە مافی هەمویان پارێزراوە هاوکاری یەکتریژەکەن یۆناان تووشی کێشێکی ئابووری بوو ئەڵمانیا هەڵسا 300 میلیارد دلار یۆرۆی هاوکاری کرد یەکێتی ئەوروپا هاوکاریان کرد ئیسپانیا لەو لاوە کێشەی چێ بێت هەوڵی هاوکاری و چارەسەریەکەن کەواتە ئێمە ئەبێت بگەینە ئەو ئاستی ڕۆشنبیریە کە بە پەرتکردن ناگەیتە ئامانج بە پێچوانەوە بە یەکێتی کەواتە یەکەم یەکێتی ناوماڵی خۆت دووەم یەکێتی لەگەڵ ئەو نەتەوانی کە لەگەڵ یان ئادراوسی چارەسەری دێنێتەوە ئەوە ئەگەر هیچی بۆ بکرێت من بزانم زووتر هەنگاوەکانمان خێراترەکات بۆی کە بتوانین باش هەڵبەتە دێمە قسەمان دەکرد تو ئاماژەت بە شتێکدا گوتت یاخیبوونی گەل پێویستە یاخیبوون من هەڵبەتەمە هەر و پرسیارەی ئەو گفتوگۆی من و تۆ لە خات و ڕووناک بکەم یاخیبوونی یاخیە لە شتە دزێوەکان لە شتە خراپەکانی نێو کۆمەڵگە و هەروە دژمنان کە بەسەر گەلەکەمان ئایسپێنن بۆچی ئەمە نەمانتوانیوە یاخیبوون یا ئوسیان یاخود ئەوەی پێ دەڵێن سەفەربەری لە دژی داگیرکاری پێک بین لە کاتێکا ئەفرین داگیر کرا هەوڵ درا کۆبانیش بە هەمان دەرد ببرێ ئێستا هەوڵ دەدرێ من بچ بە هەمان دەرد ببرێ ئەوە تا بە قسەی خۆیان 30 کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانیشەوە یاخیبوون بۆ نییە خۆی یاخوبوون جۆرێکە لێرەوە یاخیبوون بەڵام من هەستەکەم ئێستا کۆمەلگای کوردی بۆ بە دوو بەشۆ ئێمە توانین بەشێکی ناو بنین یاخیبوون بۆ مانایی کە خۆی ئەو بەشە یاخیبوون نییە لە ڕاستیا بەڵام ئەتوانرێت ئەو کەسان بەشی دووهەمیان ئەم بەشتریان ناو بنی یاخیبوون یا پێ بڵێ یاخیبوون بەڵام ئەو خۆی یاخیبوون نییە بڵێ مەسە لە کۆمەلگای کوردی کراوە بە دوو بەشە ئەو بەشەی کە بڵێ مەسە لێسە بۆ نمونە ئەردۆغان کاتێک کوردی ئەوێت یعنی کە کورد ببێ بە تورک واز لە فەرەنگی و کولتوری خۆی بێنێت واز لە شتێکی خۆی بێنێت و بچێتە ژێر دەستی تورکیا و ئەردۆغان ئەمە تۆ لەوێ کوردێکی معتەریفی خۆ هیچ کێشەیەک لەگەڵ تورکیا نابێت دوایی لەبەرەوە تۆ بی بە کوردێکی گوێگر بۆ خۆ ئەوەی گۆڕایال کە تورکیا ئەوێت وەکو ئەو ئیسلامیانە کە ئێستا تا لەژێر دەستی ئەردۆغانە تۆ هەتا هەزار ساڵی تر وا بە هیچ کێشەیەک نییە لەگەڵ داگیرکەرە بەگشتی قسە نەکەین ینی لایانی دیکە ئیسلامیژان شۆڕ لەگەڵ ڕێزبانی من ئەوانەی کە بەسم ئەوانەیە کە پاکانە بۆ ڕژێمی تورکیا بۆ دۆغانەکەن نەگا بوو ئیسلامی جێجینە ئەمێسا ئیسلامی کوردیمانە ینی ئەو پەڕی جێگەی شانازیە بۆمان و کە من لێرەوە دایمە شانازیان پێوەکەم ئەوە بەشێکی ترە من بە بەسمانەیە کە ئەچنە ژێڕەکێفی ئەردۆغان خۆی سەیمە لایانیشمانەیە ئیسلامیش نیە بەڵام ئەوتا لە ژێڕەکێفی ئەردۆغانە کەواتە ئەمانە بەشێکن لەوەی کە بڵێن مەسە لە تورکیا و ئەردۆغان پێڵێ بە دیموکراسی وەرە کێشە چارەسەرەکەین ئەم بەشیان ناو بەشی دیموکراسی بەڵام خۆی بەشی دیموکراسی نییە ئەو بەشی تەسلیمکردنە باشە ئەو بەشی تەسلیمکردنە تۆ کاتێکە بۆت نەبێ قسە بکەیت و نەوت و بزرێت و بۆت نەوێ بە زمانی خۆ هیچ بڵێیت و داگیر بکرێ کولتور و ئاو هەموو شتێکەوەی تر ئەمە تۆ تەسلیم بوویت ئەوە ناونان لە دیموکراسی ئەو دیموکراسیە کە ئێمە ئەمڕۆ لە ناو کۆنفرانسەکە باسمانە کردو ئەو دیموکراسیە کە هەواڵزانە و هەواڵشالا باسیەکەن ئەو جۆرە دیموکراسیە نیە ئەمە دیموکراسیەکی ترە کە ئێمە ئەبێ بۆ لەسەر ئاسی دنیا و ئەوروپا و ئەمریکا بیسەلمێنین کورد بەرگری لە کوردبوونی خۆیەکە تەنها تاوانی ئەوەیە ئێمە تاوانمان ئەوە نیە بچین دەوڵەتی داگیرکەین ئێمە تەنها بەرگری لە کوردبوون و مافی کوردبوونی خۆمانەکەین ئەبێ ئێمە بۆ لایەنی
ئەوروپای بسلمێنین کە ئێمە ئەو کوردەی بەرگری لە کوردبوونی خۆمان ئەبێ ئەوروپا بزانێت کە ئێمە ئەزانین ئەبێ ئەوروپا بزانێت کە ئێمە ئەزانین ئەمە چ لایەنێکی ئەو لایەنەیە کە پێ وترێ لایەخ بسە بۆ نمونە لە ڕاستیە ئایدەلۆژیای پەکەکە بەگشتی و ئەو هێزەیە کەوتا لە ڕۆژاوە ئەمانە هەمویان ئەو هێزن کە بەرگری لە کوردبوونی خۆیانەکەن یعنی ئەوەن کە مافی کوردبوونی خۆیانیانەوێت تەنها تاوانیان ئەوەیە خۆی تری شتێکی تر نییە بەڵام ئەمە تاوانێکی گەورەیە بۆ ئەوروپا و ئەمریکا و تورکیا لەبەر ئەوەی ئەمریکا و تورکیا قازانجی بەرژەوەندی خۆیان کازانجیانەوەیە بەڕاستی بۆیە ئەیانەوێت ئەو کوردە بکەم بە تاقیگای مشکوتیەکی بن و شتەکان تێگەمە بەسەریەکە جینا دیموکراسی تر بەڕاستی جۆرەکەی ئاوایە ژینا ئەگەر تۆ بتەوێ بێ بە دیموکراسی بێ کێشەی کورد حەلکە باشە فەرمو وەرە با بە دیموکراسی کێشەی کورد حەل کردی بزانە ئەبێ مافی قسەکردنی خۆی هەبێ ئەبێ مافی خاڵخۆڵی خۆی هەبێ بەڕاستی ئەوە دیموکراسی نییە ئەوە تەسلیم بوونە جا ئەو جۆرە تەسلیم بوونەی سەبرێ مەسەلەوە قسەی ئەردۆغان و قسەی تورکیا و قسەی کۆمەڵی لایەنی تریشە کە ئەیانەوێ بەڵام وەکو بەڕێز کاکزانە و شالا خانم ئاماژەیان پێکرد ئەم جۆرەی تر لە جۆرێکە کە ئێمە ئەبێ دیموکراسیەتی خۆمان بە ئەوروپا بناسیینی کە ئێمە مافی کوردبوونی خۆمانەوە ئێمە تیرۆریست نین ئێمە مافی کوردبوونی خۆمان ئەپارێزین بەرگری لە لەو چوارچێوای خەباتەکەین هیچ شتێکی کەن ینی سەبلێن بۆ نمونە ئێستا ئەوەتانێ ڕۆژئاوا چەند ساڵە لەسەر پێی خۆی ڕاوەستاوە دەوڵەتێکی مۆدێرنی دروست کردووە زۆر شاز لە ناو ناوچەکە لە هەموو دنیا دەنگیاوە بوو بە جێگەی پرسیارە هەمۆژنە دەوری خۆیانیان بینی لە ناو کۆمەلگای کوردی ئەمە دەستکەوتێکی زۆر گەورە بۆمە ئەمە بوو بە جێگەی پرسیار لەسەر ئاسی دنیا یعنی بەڕاستی ئەگە تۆ بتەوێت دیموکراسی لە ناوچەکە پراکتیزە بکەیت ئەی بۆ دیموکراسی نەبوو ئێوان دەڵێن زۆرێک لەوانەی کە سەردانی ڕۆژاوایان کردووە لەوانەی کە لە ئاستی بەرپرسیاریشدا بوون دەڵێن تاکە دیموکراسی ڕاستەقینە بینی بێتمان لەوێ بوو لە سەدا سەد وا بوو بەڵام ئەوەتر لەبەرۆ قازانجەکە وانە ڕوا ئەوان ئەماژەی پێدا وتی ئەوان ئەو سیستەمە نوێی ناوان و سیستەمانەوە تێک پشکێر بەڕاستی لەبەرەوەی ترە بێ ئێمە بە هەمومانەوە لە دەرەوەی ئەو سیستەمە بێبن بە هەموو تواناکۆ بەرگری لێ بکەین کە ئێمەی کوردبوونی ڕاستەقینە ئێمە لەکوایە کامەیە چۆنە من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ دوایین پەیامتان وەرەگرم خات و شەهلا دوایین پەیامی بەڕێزت وڵا وەکو باسمان کردە ڕیزی ڕیزەکانی کورد زۆر گرنگە بەڵامی شتی کەش زۆر گرنگە لە کوردستانە لە هەموو وڵاتێکە ئەو نەتەوەی تیاناژی مەسەن ئێستا سێری ئەگەر مقارنەی بینی ئەفرین و کەرکووک و تووس خورماتوو بکەین جیاوازەکەی چییە هەردوو لا مەسەن داگیرکاری تیا بوو بەڵام ئەوەی کە ئیبینین لە ئەفرین هەموو خەڵکی ئەفرین بە کورد و عەرەب و بە یەزیدی و بە هەموویەوە بە ئیسلام و بە غەیری ئیسلامیەوە بەرگری لە ئاخ و بوونی خۆی ئەکاو بەتەوانەشی کە کۆچبەر بوون و لێ ئاوارە بوون هەستیان کردو ماڵی خۆیانە چونکە ئەو سیاسەتەی کە لەو ناوچەیە ئەم ماوەیە بەکارهێنرا بە یەکسانی لە بەی نوێی ژنوپیا و ئەم مۆدێلە تازەیە کە پێکەوە چەنەها ساڵ لەم و پێشش پێکەوە ژیاون ئێستش پێکەوە ژیان بۆیە هەموو بەدڵ و بەگیان بەرگری لەو ئازادیەکەن بەرگری لەو ژیانە هەرچەنە ماوەیەکی کورد بوو بەڵام ژیانی ئازادی تامیان چەشتووە ناتوانن بە نرخی ژیانی خۆیان قوربانی بۆ ئەدەن بەڵام ئەبینی کە لە ناوچەکانی ترا کەوان یەکە و ئاستی وشیارێ نەگەشتۆتە ئەوێ کە کەمایەتەکان نەیانتوانی و ئاوالەیەک نزیک بنەوە لە یەک بگەن بەداخەوەکو لە کەرکووک و ئەوانە ئەیبینی ناکۆکی لە ناو میلەتەکەشە هەیە ئەوە وەکو کاکزاناژ ئاماژەی پێدا زۆر گرنگە ئێمە لەو گەڵ ئەو کەسانی کە لەگەڵیان ئەژین بە یەکسانی چاودێری مافی مرۆڤ بکەین و ڕێگە بین بەو کەمایەتیانە بەو جیاوازانەی کە پێکەوە لە شوێنێکە ئەژین هەر کەسە مافی مرۆڤایەتی مافی کولتوری مافی ئەوەی کە بە زمانی خۆی بخوێنێت بدرێت ئەوەوە ئەکا کە تۆ ئیتر زیاتر بەهێزەبی لە ناو ناوچەکەی خۆ زۆر باشە کاکزانام دوایین پەیامی بەڕێزت دەگەر تێبینیەکیش قسەکەن نەخێر دەستیان خۆش بێت من دێمە سەر یاقیبوون ئەڵێم مرۆڤ کاتێک هوشیارە کە بینی مێژوو زوو دووبارە ئەبێتەوە کە 100 ساڵە تۆ سەرکردایەتیەکت هەیە بە هەمان شێوە تووشی هەمان کێشا بێتەوە کە مێژوو دووبارە بۆ یاخیبوونی تاکی
کۆمەڵگەکە لە وشیاریەوە سەر هەڵدات. جابا نوکتی شتان بۆ بکەم بۆی کە بە پێکەنینەوە کۆتایی پێبێنین وەکو ئێمە وەکو کابرامان لێ هاتووە ڕۆژێکیان قاچی لە مۆزێک هەڵەخزێت و ئەکەوێت بۆ ڕۆژی دوم هەرێتەوە لە دیسانەوە مۆزەکە ینی بیر لەوە ناکاتەوە بەلایەکی ترا بڕۆ ینی ئەو مۆزە دانراوە من هەرەوێ قاچی لێم و بکەوت قەدەرمەوەیە ئەوە نوکتەکە کە ئێمە هیواداری نەڵبەتێمەی کوردوانە بۆمان لە مۆزەکە لادە یا هیچ نەبێ هەڵی گرینەوە بیخۆین دوایین پایانی تۆ خاتڕونە دوایین پایانیش ئەوەی لە ڕاستیە ئێمە ئیسەرکێکی زۆر گەورەمان کۆتۆتە سەرشان لە ڕاستیە ئەویش ئەرکی ئەوەیە کە ئەم هاتنی سوپای تورکیا شتێکی هەروە ئاسان و پشکۆلە نیە بێ هەمومان هەم لە ناوەوەی وڵات و هەم لە دەروی وڵات کار و خەباتێکی زۆر گەورە و زۆر کاریگەری بۆ بکەین. من ڕام وایە لە ناوەوەی وڵات کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکان و ئەو لایەن و حیزبانەشی کە پێیان خۆش نییە بە هەر هەمویانەوە توانن شکات بکەن لە عێراق کە بۆچی سوپای تورکیایەتە ناو عێراقەوە. سەروەریەکە بێ ئەو بیپارێزە کە نایپارێز بەداخەوە یعنی بەڕاستی بێ ئەو فشارە بخرێتە سەر عێراق ئەبێ هەرچەنە ئێستا عێراق لە ئێستاە ئەوانش لەبەر شەڕی دەسەڵاتی پەرلەمان و لەبەر کۆمەڵی خۆیان هیچ نییە هەڵبەتە ئێستا لە ڕاستیا لەبەر ئەوەی کە ئەلبەتەوە خواستی تورکیاشە خواستی تورکیاشە بەڕاستی بەداخەوە بەڵام ناچاری کەوای لێبێ بەداخەوە لەبەر ئەوەی کە ئێستا عێراق لە ڕاستی ئێستا خۆی وای لێ هاتووە کە خۆی هەر وای لێ هاتووە کە باشوور ژەر بە هینی خۆی بە مڵکی خۆی نازانێت چونکە ئەو خۆی وای خۆشی وەرگانیزن ناتوانێت بکات. ئەمە لەلایەک من پێم وایە هەموو لایەنەکان شکات بکەن فشار بخەنە سەر عێراق وەزائیدەن ئێمەش لە ئەوروپا ئێستا بڵێ مەسەلە لە هەموو شارێکی ئەوروپا لە هەموو وڵاتێکە بڵێن لە هەر شارێک کۆمەڵە کەسی چالاگەیە سێ چوار کەس دەتوانێت ئەو کۆمەلگای ئەو شوێنە بجۆڵێنێت لانی کەمانی جارێک بۆ نمونە لە باشووری کوردستان بەرەی بەرەنگاری دژ بە داگیرکاری پێگاتۆ لێرەش لە بڕۆکسل پێگاتۆ پێویستە هەر هاوشێوەی ئەو مەرجنیە یەکناو لە شوێنی دیکەش بەڵێ لەو شوێنی دیکەشەوە پێک بێت جامە بەسی من ئەوەی سە بڵێن مەسەلە لە هەر شاری سە بڵێن بەڕێز کاکزانە کەسێکی چالاکەوانە لە بەلجیکایە شالە خانم کەسێکی چالاکەوانە لە سویدا کێکی ینی هەر کەس و لە شارێکە دوو کەسێک ئەتوانی ئەو شارەی خۆی بجۆڵێنە ینی من جاری وایە ئێمە چوار پێش کەسی لە شاری کۆڵن ئەو شارە زۆر بە جوانی ئەجۆڵێنین بۆ کاری سیاسی ینی بۆ مەسەلەی کۆبانی بڕوا بکەمە چوار پێنج کەس بین هەرچی خۆپیشاندانی هین بوو لەسەر کۆبانی کردمان ئەتوانین بیجۆڵێن چونکە لە ڕاستی ئایساهنیە کەسەیە ئەبێ بیجۆڵێنیت لەبەر ئەوەی ئێمە خۆپیشاندانی بەردەوام بکەین ئێمە وەکو کۆمەلگای کوردی بیسەلمێنین کە هاتنی سوپای تورکیا بەدڵی ئێمە نییە و ئەوە ناونانە لە دیموکراسی و ئەوە ناونانە لێ ئەوەی کە بێ یارمەتیمان بە ئەوە تەنها جینۆسایدی گەلی کوردە زۆر باش بۆ ئێمە کاری بەردەوامی بۆ بکەین. باشە خاتوڕوونا گەحمەد ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە زۆر سپاست دەکەم. خاتوشایلا حەفید ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە سپاس بۆ بەڕێزیشتان یاکزان هاورامی بەڕێزیشت زۆر سپاست دەکەین دبلۆماسی کورد دەڵبەتە چالاکوانیشی دەمێکە لێرە سەرقاڵی چالاکین سپاس بۆ ئەوەی کە ماندوو بوون ڕێگایەکی دووریش بوو تا هاتنەوە ئێرە زۆر سپاسانەکەین سپاس بۆ شرۆڤەکانیشتە بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسیەوەی بەڕێزیش دەکەین کە تا ئەم ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن شەو و شەوگارێکی خۆشتانە بێت.